چۆن فلاشکار دروست بکەم لە قوناغی یەکەمی زانکۆوە خۆم فلاشکار بۆ خۆم دروست دەکەم نزیکەی 7 ساڵە بێ بە بەردەوامی خۆم لە ماڵەوە فلاشکار بۆ خۆم دروست دەکەم ئێستا بۆ فێربوونی زمان بەکاری هێنم بەڵام کاتی زانکۆ بۆ نووسینی یاسا قورسەکانی فیزیا و بیرکاری بەکارمێنە جا توش ئەتوانی خۆت لە ماڵ و دروستی بکەیت پێویستە بە چی شتێکە بێت پێویستێ بە مەقەستێک ڕاستەیەک کابیسێک پاشان ئەم وەرەقانە ئەبێت ئەگەر ئەم وەرەقانەشە دەست ناکەوێت زۆر ئاساییە ئەتوانی بە وەرەقەی ئەیفۆر یانی هەر وەرەقەیەکی تر کە خۆت لە ماڵەوە هەت بێ بەکاری بێنی چەند وەرەقەیەک ئەکەن بە یەک پاشان بەڕاستەکە دیاری بکە تا بەلاری نەیبڕی بینی خۆمان بێ هێشتا هەر تۆزە لارە ئەوەی من پاشان وەرەقەکان بەم کابیسەوە بەیەکیان و ئەلکێنن ئێستا ئامادەیە بۆ بەکارهێنان جا فلاشکار دواتە لەسەر وەرەقەکە پرسیار ئەنووسی لە پشتەوەش وەڵامێکی ئەنووسی و ڕۆژانە ئەبێ پێداچنەوەی تیا بکەیت ئەگەر نابۆچی فلاشکار دروست بکەین ئەگەر خوێندکاری ئەتوانی بۆ وانەکانی ئینگلیزی عەرەبی جوگرافیا مێژوو زیندەزانی فیزیا یاساکانی بیرکاری و کیمیا بەکاری بێنی بۆ داواکردنی ئەم وەرەقانە وەکاڵەکانی تری قوتابخانە ئەتوانین لە پەراوگەکەمان بەدەستی بخەن گەیاندنمان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان نامە بنێرم بۆ پلاتفۆرمەکانی مۆم